ڕۆژانە گەشتیارێکی زۆر لە خواروی عێراقەوە سەردانی گوندی ئەحمەد ئاوای شارەزور دەکەن و بە ناچاری لە گوندی زەلەڕەشدا دەگەڕێنەوە بۆ پارێزگای هەڵەبجە و لەسەر نەخشەکە بنووسن مەسیف ئەحمەد ئاوا یاخود هاوین هەواری ئەحمەد ئاوا. سڵاوتان لێبێت لەسەر ڕێگای گوندی ئەحمەد ئاوام لە قەزای شارەزور گوندی ئەحمەد ئاوا هاوتای ناوی گوندی ئەحمەد ئاوای پارێزگای هەڵەبجەیە. ئەم گوندە دەکەوێتە سەر ڕێگای سەرەکی قەزای شارەزور بۆ قەزای دەربەندیخان و بەم شەقامەدا گەشتیاران ڕۆژانە یەن بۆ گوندی ئەحمەد ئاوا کە ئەمە ڕێگای سەرەکی گوندەکەیە و ڕێگەکە چەوە تەنانەت ئۆتۆمبیلی بچووک ناتوانێت بم ڕێگەدا تێپەڕ بێت. ئەم گوندەی کە لێرە لێوەساوین گوندی زەلەڕەشە. دانیشتوانی ئەم گوندە دەبێت ڕۆژانە سەرقاڵی ئەوە بن تەنها گەشتیاری عەرەب بگەڕنەوە و یاخود ئەو گەشتیارانەی کە لە خواروی عێراقەوە یەن بۆ ئێرە ڕێنوێنیان بکەن و بیان گەڕێنەوە بۆ گوندی ئەحمەد ئاوای پارێزگای هەڵەبجە. ئەم گوندە دووری 5 کیلۆمەتر لەسەر ئەم ڕێگە قیرەوە دوورە و ڕێگەکە سەختە، ڕێگەی ئۆتۆمبیلی بچووک نییە و ئەو گەشتیارانی کە لە خواروی عێراقەوە یەن بۆ ئێرە لەسەر نەخشە سێرج بۆ گوندی یان سێرج بۆ ناوی ئەحمەد ئاوا دەکەن بە مەبەستی ئەوەی سەردانی شوێنێکی گەشتیاری ئەحمەد ئاوا بکەن لە پارێزگای هەڵەبجە. بەڵام کاتێک کە سێرج دەکەن گوندی ئەحمەد ئاوای شارەزور لەسەر نەخشە دیاری دەکات و بۆیە بە ناچاریش ئەوان کە شارەزای ناوچەکە نین یەن بۆ گوندی ئەحمەد ئاوا کاتێک دەگەنە ئەم شوێنەی کە من لێوەساوم کە گوندی زەلەڕەشە بۆیان دەردەکەوێت کە هیچ ڕێگەیەک نییە بیانگەێنێتە سەرچاوەیەکی ئاوی یاخود شوێنێکی گەشتیاری لێرە دەوەسن و دانیشتوانی گوندی زەلەڕەش ڕۆژانە بەدایان ئۆتۆمبیلی گەشتیاری لێرەوە ڕێنوێیی دەکەن کە بگەڕێنەوە بۆ گوندی ئەحمەد ئاوا لە پارێزگای هەڵەبجە. ئەمانەوێت ئەوە ڕوونکەینەوە کە گوندی ئەحمەد ئاوای شارەزور تەنانەت هیچ ماڵێکی تێدا نییە و شوێنەکەش گەشتیاری نییە، بەڵام لەبەر ئەوەی لەسەر نەخشە نووسراوە ئەحمەد ئاوا ڕۆژانە گەشتیارێکی زۆر لە خواروی عێراقەوە سەردانی گوندی ئەحمەد ئاوای شارەزور دەکەن و بە ناچاری لە گوندی زەلەڕەشدا دەگەڕێنەوە بۆ پارێزگای هەڵەبجە و لێرە ڕێنوێی ئەکرێن بگەڕێنەوە بۆ سەیرانگای ئەحمەد ئاوای پارێزگای هەڵەبجە. ئێرەش ڕێگەی هاوینە هەواری ئەحمەد ئاوایە و ئەو هەموو پاسە گەشتیاریەش کە هاتوون لە پشتی منەوە دەبێنرێن هەر هەمویان بۆ هاوینە هەوارەکە هاتوون. هەڵبەتە ئەو شوێنەی کە خەڵکی لیان هەڵە دەبێت و بە هەڵە دەچنە شوێنەکانی دیکە لە نزیک قەزای خوڕماڵە بە چەند کیلۆمەترێکی کەم لە دووری قەزای خوڕماڵەوە هەڵکەوتووە و لە ناوچەی هەورامانە بەگشتی. قسەم لەگەڵ بەڕێوەبەرایەتی گەشت و گوزاری هەڵەبجەدا کرد، ئەوان وتیان بەڵێ ئێمە ئاگاداری ئەم کێشەیەن و وەکو خۆشمان گەیاندومانە، بەڵام ئەوە لە دەسەڵاتی ئێمەدا نییە کە بتوانین ناوەکەی لەسەر گۆگڵ ماپ بگۆڕین، تەنیا ئەوەندە دەتوانین کە هۆشداری بدەینە خەڵکی کاتێک لە ماپەکاندا لە نەخشەدا بۆ ناوی ئەحمەد ئاوا دەگەڕێن بنووسن هاوینە هەواری ئەحمەد ئاوا یاخود مەسیف ئەحمەد ئاوا بۆ گەشتیارانەی کە عەرەبن. هەروە قسەم لەگەڵ بەڕێوەبەرایەتی ڕێگەوبانی هەڵەبجەشدا کرد، ئەوان وتیان ئێمە لە ماستەر پلانی خۆماندا دەتوانین دەستکاری ناوی ئەحمەد ئاوا بکەین، ئەو شوێنەی کە دەکەوێتە ژێر دەسەڵاتی ئێمە لە ئەم هاوینە هەوارەکە دەتوانین بیکەین بە هاوینە هەواری ئەحمەد ئاوا یاخود مەسیف ئەحمەد ئاوا. بەڵام خەڵکی دیکە هەیە کە ئەکاونتیان لە گوگڵ ماپ هەیە و خۆیان پێیان خۆشە کە بۆ نمونە ناوی شوێنەکانیان دیاری بکەن لەسەر نەخشە و ئەکرێت چەند شوێنێک هەبێ هەر لە هەمان گوند نووسرا بێ ئەحمەد ئاوا. ئێمە ناتوانین دەستکاری ئەوە بکەین، تەنیا ئەتوانین دەستکاری ئەوە بکەین کە لە ماستەر پلانی خۆماندا هەیە و هۆشداری بە خەڵکیش بدەین کە لە کاتی گەڕانیان بۆ ناوی ئەحمەد ئاوا ئەگەر دەیانەوێت بێنە هاوینە هەواری ئەحمەد ئاوا و بچنە سەر چاوەی زەڵم بۆی کاتێکی خۆش بەسەر برن لە سەر نەخشەکە بنووسن مەسیف ئەحمەد ئاوا یاخود هاوین هەواری ئەحمەد ئاوا.